ئەکە من و تۆ دراوسین من شتەکانی تۆم لە خۆم پاراست ئەو کاتە من خۆم جەنگی ئەو هێزا دەکەم کە وام لێ دەکات کە من دەست بۆ شتەکانی تۆ بەرم لەناو خۆما جەنگی لەگەڵ دەکەم ئەو کاتە جەنگی حەق و ناحەق لەناو کوایە لەناو خۆمایە و من لەسەرمە لە دزەکەی ناو خۆم مڵکەکەی تۆ بپارێزم و کاتێکیش ئەم دزە مڵکەکەی تۆی دزی ئەوە خۆم دێم پێکەوە دەبێ محکەمەی بکەین و من حەق دەدەم بە تۆ دزەکەم محکەمە بکەی چونکە لەناو هەر یەکێکمانە دزەکەیە وەکو چۆن لەناو هەر یەکێکمانە حەقویستێکیشەیە ئەوەی کە دزەکە دەگێڕێتەوە ئەلێرەوە ئەو کاتە لەناو کۆمەلگایەکی ئاوا ڕێک شتەکان عەکس دەبنەوە لە جیاتیەوەی پۆلیس ڕاکا بە شوێن کەسێکە کە دزی کردووە دزەکە خۆی بشارێتەوە دزەکە خۆی دەچێت بۆ کوێ خۆی دەچێت خەڵکێک دەبێت بگەڕێ بە شوێن کەسێکە بێ هینیکە حکمیکە یعنی ئەو کاتە تاوانبارەکە بە شوێن حاکمەکە دەگەڕێ حاکمەکە بە شوێن تاوانبارەکە ناگەڕێ ئەو کاتە حاکمەکە بە شوێن تاوانبارەکەشان نەگەڕا کەم کەسەیە ڕێگە بە خۆی بدات بچێت ببێ بە حاکم چونکە ئەو کاتە حاکمیەتیەکە قورسە چونکە تۆ ئەو کاتە هەر وەکو تاکێکی ناوە کۆمەلگایە زۆر ترسی ئەوە هەیە چی بکەی شتەکە لە جێگەی خۆیان دانەنی لەبەر ئەوە زۆر بە سەختی یعنی ترس نەدەیە بەرامبەرەوەی ئەو مەسئولیەت هەڵگری لەبەرەوە ڕادەکەی لەوەی کە حاکم بیت هەر شتەکان چیان لێ دێ هەر هەمووی هەڵدەگێڕێنەوە ئەمە بەچی بەوەی کاتێک کە ئینسان لە خۆیان عادل بوو و ئیمکانیەتی عادل بوون لەناو ئینسانە هەیە و ئیمکانیەتی حەق بوون لەناو ئینسانە هەیە و ئیمکانیەتی چاک بوون لەناو ئینسانە هەیە ئینسان دەتوانێت چاک بێ دەتوانێت حەق بێ دەتوانێت دادوەر بێ دەتوانێت دزی نەک دزی نەکا کاتێک دزی کرد بچێ خۆی بە شوێن دادوەرا بگەڕێ تا حەقی لێ بکاتەوە بۆچی چونکە ئەو کاتە خۆی جیا دەبێتەوە لە خۆی جیا دەبێتەوە لە خۆی ئەو کاتە چۆن حاکمەکە لە ناوەیە دزەکەش لەکوێیە لە ناوەیە کەواتە دزێک لە دەرەوە بوونی نامێنێ هەمووی لە ناوەیە و هەر کەسەش مەسئولە لەوەی کە خۆی بپارێزێ مەملەکەتەکەی ناو خۆی پارێزێ لەم دزە و ئەم دزە شتی لێ نابا لە ڕاستیا شتی خەڵکی تر دێنێتە ناو ماڵەکەی کاولی دەکا بەمە یعنی شتەکان هەمووی چین هەمووی ڕێک عەکسن عەدالەت لەکوێ هەیە لەم جیهانەی کە پێچەوانە دەبێتەوە ئێستا بزانم تەسەووری ئەو جیهانە پێچەوانە بۆ دەکەیت ئەمە تەمەن هەموو بۆی چێوە دەبێ هەموو ئەوەی کە ئێمە لە دەرەوە دروستمان کردووە دەبێ هەموو بگەڕێتەوە ناو ئینسان کەمە گەڕەوە ناو ئینسان ئەو کاتە هەر ئینسانە جەنگی دزەکەی ناو خۆی دەکا جەنگی مجرمەکەی ناو خۆی دەکا لێرە مەسئولیەتەکەی زۆر سەختە چونکە لە ڕاستیا جەنگکردن لەگەڵ دزێکی دەرەکی بۆ هینەکەی لێسەنیتەوە زۆر ئاسانترە لە جەنگکردن لەگەڵ دزەکەی ناوخۆت و جەنگکردن لەگەڵ مجرمێک لە دەرەوە کە دێ بۆ کوشتنت زۆر ئاسانترە لەوەی کە تۆ جەنگی ئەو مجرمە بکەی کە یەکێکت پێ دەکوژێ کە بەمە تۆ دەمریت بەم کوشتنە تۆ دەمریت ئەو نامرێت تۆ دەمریت ئەگەر بێت و فعلەن ئەو عالەمە لە ناوتا دامەزرا بێت ژیانەکەت هەمووی دادەتەکەی و دەڕووکێت ئەو ئەمانەی کە لە ناوتا هەیە نامێنێ تەمان کە ئینسان ئاوا بووی تر گەیشتەوە شوێنەکە ئەو توان ئیمکانیەتانی کە بۆ ئینسانی بوونی هەیە لە ناوە چالاک بوو ئەو کاتە کەسێکە هیچ شتێک نایترسێنێ کەسێکی بە معنای کەلیمە ئازادە بۆچی چونکە هیچ ناحەقەیەکی نەکردووەتە نایە لە ناحەقیت کاتا بترسێ ئەوەی ئینسان تووشی ترس دەکات چییە هێز نییە فڵان نییە ناحەقیە ئینسان ئەگەر ناحەقی نەکە لە چی بترسێ عادەتەن ئەو کەسانە ترس تووشیان دەبێت کە شتێکیان کردووە دەزانن لە بەرامبەرەوە سزا وەردەگرن ئەی کەسێک شتێکی نەکردوێت لە چی بترسێ ئەو کاتە ئەوە ڕوودەدا کە کەسێکی وەکو قازی کە خۆی دەچێتە بەر پەتی سێدارەکە بۆ ئەوەی چی بۆ ئەوەی حەق نەپۆشێ ئەوەی حەقە
دائما ئاشکرا ڕوون بێ طبعا لەناو کۆمەلگایە دەبێ حەق بە ئاشکرایی بێڕێتەوە بەوەی کە هەموو تاکەکان هەوڵ دەدەن ئەوەی حەقە حزوری هەبێ بەردەوام تا لێرەوە کە ئەمە ئاوا بۆ کاتە عەدالەتیش لەناو کۆمەلگایەکی ئاوا هەیە لەبەرەوە عەدالەت ڕەبتی نە بە دەسەڵاتێکی سیاسیەوە هەیە چونکە بەهێز کار دەکا نە بە حکومەتێکەوە هەیە چونکە بەهێز کار دەکا و ئەمانە هیچی لەسەر دەستی حکومەتێک عەدالەت دروست نابێ بەس عەدالەت بە معنای ماپ یەکسانی ئەمەیان دەکرێت بێت ئەوە کە ئیش لەسەر مۆزوعی پاراستنی مڵک و گەڕانەوەی مڵک دەکا ئەمەیان دەبێت وامەش لە کۆمەلگایەکایە و کۆمەلگایە خەڵکێکە داما خیاڵی لای مڵکەکانێتی نەک لە لای چی حەقە و چی حەق نییە یعنی عاشقە حەق نییە عاشقە مڵکە لەبەرەوەی عاشقە مڵکیشە دەبێ کێ حەلیکا یەکسەر مادام عاشقە مڵکە بۆ پاراستنی مڵکەکەی پێویستی بەچیە بەهێزێکی گەورەیە ئەو کاتە چی دروستبوونی نوخبەیەک و دەسەڵاتێکی سیاسی و ئەسکەر و پۆلیس و ئەمانە یەکسەر شەرعیەت وەردەگرێت دەبێتە پێداویستێکی کۆمەلگا ئەو کاتە ئەمە دێتە پێشەوە کۆی کە ڕۆسۆ باسی دەکات لا ڕۆسۆ تەبان پێی وایە لە سەرەتا ئینسانەکان مڵکیەتیان لان نەبووە کەسە بەقەدەر خۆی خواردوێتی و ژیانێکی خۆش بووە تەماما جۆرێکە لە ئەفسانەیانی ڕۆسۆ باسی دەکات دواتر دەڵێم ژیانە تێکچوو کە تێکچوو ئێستا پێویستمان بە پەیمانێکی کۆمەڵایەتیە تا دەوڵەتێک دانەی و ئەو دەوڵەتە چی بکە بۆ ئەوەی وا بکە ئەو شەڕەنگێزیە لە ناو ئینسانە هەیە حدودێکی بۆ دانێ وەکو بڵێ تازە ئینسانی تر ناتوانێت ببێتە ئینسانێکی چاک چونکە پێ وایە ئینسانی چاک ئینسانێکی گێلە ئینسانێکی توزانم ینی هینی نییە هیچ هەست و شتێکی تیانە حیوانێکی حیوانە حیوانێکی بدایە لەیەوە بەڵام ئەمە بەعکسەوە یانی ئینسان دەبێت فعلەن لە حیوانی بوونەکەی دەرچێ جا دەگاتە ئینسان یانی جا دەگاتە ئەو ئینسانێک کە ئینسانە ئەو ئینسانی بەم معنەیە کە باسم کرد دەگەر بێت و بە وردی بیری لێکەینەوە بێنینە پێشچاومان دەبێت کۆمەلگایەکی ئاوا بێنینە پێشچاومان کە حاکمەکان حاکمێک لە دەرەوە نییە تا ئێمە ببینین حاکم لە ناوەیە دزەکان لە ناوەوەن هەموو شتێک کەوتوێتەوە ناوەوە ئەو کاتە خۆی ئینسان هەموو ئینسانێک بۆ خۆی لە ناو خۆیان حکومەتێکە بۆ خۆی لە ناو خۆیان ئیدارەیەکی سەر بەخۆی هەیە وە کەس حکمی کەس ناکە لەوێ ئەوەی حکم دەکا ئەوەیە کە لە ناو هەموویانە یەکە ئەوەیە کە لە ناو هەموویانە هەمان شتە و ئەو هێزە ئینسانیەیە کە لە ناو ئینسانە و هەموو ئینسانێکا هەیە ئەو هێزە چالاک بووە حاکمەکەی ناو ئینسانەکان چالاک بووە ئەو کاتە پێویستمان بە حاکمی دەرەوە نابێ و پێویستمان بەوە نابێ ئێمە دادمان بەرینە لای ئەوانەی کە هێزیان هەیە تا با هێز و بازوو چیمان بۆ بکەن ئەوەی کە هەیە بیسێنەوە وەتەڵەن ئەگەر کۆمەلگایەکی ئاوانە بێ ئینسانە بیەوێ ئەو ڕێگایە بگرێتە بەر لەناو کۆمەلگایەکە کە مۆزوعەکە لەلای مڵکە ئەوە بێگومان سەختترین ناڕەحەتی دەبینێ ئەگەر بیەوێ ئەو توانایانەی ناو خۆی زەمینەیان بۆ ساسکات چالاک بن و ئەو هێزە ئەو حاکمەی ناوەوە دروست بێت و بگا بۆ ئازادیەکە هەیە تاوان ئەمە لەناو کۆمەلگایەکە کە ئەوانی تر ئاوانین ئەمە ڕێگاکەی زۆر زۆر سەختە و ئاسان نیە بۆچی چونکە دایمە بەرامبەرەکە تۆ مادەدی بۆ ئەوەی واز لە چی بێنی مادەدی بۆ ئەوەی بکەویتە ناو ئەو سیستەمەی تر بۆچی کات ناڕەحەتیان کردی حەقیان خواردی تۆ چی دەکەی تۆش یەکسەر دەکەویتە ناو ئەو سیستەمەی کە ئەو مامەڵەی پێ دەکا تۆش هێز بەکاردێنی بۆ بەدەستێنانەوەی حەقەکە لە کاتێکە نازانی ئەگەر هێزت بەکارهێنا چی دەوێت ئەو تواناوە لە دەست دەدەی کە لە ناو تا دەت پارێزێ لە ڕاستیان ئەو هێزەی کە تۆ دەپارێزە لە ناوەوە تۆ لە دەستی دەدەی بۆچی چونکە پەنا دەبێتە بەر هێزێکی دەرەوەی ئەو